نەمانی متمانەی ئەمریکا بە سوپای عێراق و ڕۆڵی کاریگەری ئێران لە بەهێزکردنی میلیشیا شیعەکانی هاوسۆزی تەهران و بوونی فەرماندەیی ئۆپەراسیۆنەکانی دژ بە داعش ئەگەری سەرکەوتنی استراتیژیەکەی ئۆبامان لە عێراق زەحمەت دەکات. نیگەرانیەکانی کۆشکی سپی لە عێراق گەشتۆتە ئاستەیەک کە لە ئێستادا سوپای ئەمریکا بە پشتیوانی هێزە سونیەکان لە ئەنبار سەرکردایەتی ئۆپەراسیۆنەکانی ئەنبار دەکا و سوپای عێراقیش بە سەرکردایەتی فەرماندە ئێرانیەکان لە تکریت پلانی جەنگ جێبەجێ دەکات. جۆرج ئێرنست وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند کە ئەمریکا ئاگاداری هەنگاوەکانی ئێرانە لە ئۆپەراسیۆنەکانی تکریت بۆی سوپای ئەمریکا هیچ پشتیوانیەکی ئاسمانی پێشکەش نەکردووە و سەبارەت بەم پرسە جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بە تەلەفۆن لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق گفتوگۆی کردووە. ئێمە ئاگاداری بەشداری سەربازانی ئێرانین لەم پرۆسەیەدا. ئێمە لە سەرتاوە ڕامان گەیاندووە ئەمریکا هاوکاری و هەماهەنگی سەربازی لەگەڵ ئێراندا ناکات. ئالینا ئۆتاوای توێژەر لە ناوەندی ویلسن بەشداریکردنی پێشمەرگە بە پێشمەرجی سەرکەوتنی گرتنەوەی ناوچە سونیەکان لە باکوور ئەژمار دەکات. لەگەڵەوەشدا ڕایدەگەێنی ئیدارەی ئوباما تا ئێستا ئامادە نیە ڕاستەوخۆ پێشمەرگە پڕچەک بکات. لەلایەکی تریشەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە NRT ڕاگەیاند ئەمریکا ئاگاداری بەشداریکردنی فەرماندە ئێرانیەکانە لە ئۆپەراسیۆنەکانی تکریت و ڕاشی دەگەێنێت ئەو ئۆپەراسیۆنە بڕیارێکی تاکلایانەی حکوومەتی عێراق بوو و سوپای ئەمریکا بە هیچ شێوەیەک ئاگاداری نەبووە، بەڵام هێزە ئاسمانیەکانی ئەمریکا بەردەوامن لە بۆردومانەکانیان دژ بە داعش لە ناوچەکانی تر جگە لە سنووری پارێزگای سەلاحەدین. وەک وەڵامدانەوەیەک بۆ هەڵوێستەی سوپای عێراق، سوپای ئەمریکا هێرشە ئاسمانیەکانی بۆ پشتیوانیکردنی هێزە سونیەکانی ئەنبار چڕتر کردەوە. دەرەنجام هێزە سونیەکان ڕۆژی 6 ئازار توانیان شارۆچکەی بەغدادیە لە سنووری پارێزگای ئەنبار کۆنتڕۆڵ بکەنەوە. ناوەندی فەرماندەی ئەمریکاش ئەو هەنگاوی بەسەرکەوتنی هێزەکانی هەوپەیمانان ئەژمار کرد. ئەمە لە کاتێکدایە سوپای عێراق و میلیشیا شیعەکان بەردەوامن لە هێرشەکانیان بۆ سەر شاری تکریت بەبێ هیچ هاوکاریەکی سوپای ئەمریکا. هەندێک لە شارەزایانی سەربازی ڕەخنە لە استراتیژیەکەی ئەمریکا دەگرن لە عێراق بەهۆی بێپلانی ئیدارەی ئوباماوە لە ئێستادا لە عێراق چەندین بەرەی جەنگی جیاواز دژ بە داعش کراوەتەوە، بەڵام ئەگەری زۆری هەیە ئەم هێزانە لە دوای داعش ڕوبەڕووی یەکتر ببنەوە. مایکل بریجنت پسپۆڕی کاروباری پێشمەرگە لە پنتاگۆن بە NRT ڕاگەیاند لە ئێستادا ئیدارەی ئەمریکا هەوڵەکانی خۆی بۆ تێکشکاندنی داعش شڕ کردوێتەوە، بەڵام پێناچێت ئەو استراتیژە کە کاری پێدەکرێت سەرکەوتوو بێت، چونکە ئێران ڕۆڵی سەنتەری هەیە لە ئاڕاستەکردنی سوپای عێراق، هەرچەندە ئەمریکا پشتیوانیەکی سەربازی زۆریشی پێشکەش بە سوپای عێراق کردووە. پریجن پێشی وایە پێشمەرگە تاکە هێزە کە ئەمریکا بتوانێت پشتی پێ ببەسێت بۆ پاراستنی سونەکان و کەمینەکان لە عێراق، هەرچەندە پێشمەرگە بڕی هاوکاری سەربازیەکانی وەک پێویست نییە. سەرکەوت شەمسەدین NRT واشنگتن.